لە کەشێکی پڕ لە ستایش و ئاماژەی دیبلۆماسیدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و شی جینپینگ هاوتاچینیەکەی لە پەکین کۆبوونەوەیەکی مێژووی سەوسی خولەکیان ئەنجامدا. ئەم سەردانە کە یەکەم گەشتی ترامپ بوو بۆ چین لە دوای ساڵی 2007ەوە لە کاتێکدایە کە هەردوو وڵات لە ناو جەنگێکی بازرگانی قورسدان. ترامپ بە ستایشکردنی شی وەک سەرۆکێکی مەزن و بردننی شاندێکی گەورەی بازرگانی هەوڵیدا زەمینە بۆ ڕێکەوتنێکی نوێ خۆش بکات. لە بەرامبەردا سەرۆکی چین باسی لە تەڵەی تووسیدی دەست کرد و هۆشداریدا کە پێکدادانی هێزەکان جیهان بەرەو مەترسی دەبات. جەختی کردەوە کە بەرژەوەندی هاوبەشەکانیان زۆر زیاترن لە جیاوازیەکانیان. بەو هیوایی ساڵی 2026 ببێتە ساڵێکی مێژوویی لە پەیوەندیەکانیاندا. دۆسیەی ئابووری و جەنگی بازرگانی تەوەری سەرەکی گفتوگۆکانی هەردوو سەرۆک بوون. ترامپ کە ساڵی ڕابردوو ڕەسمی گومرگی تا ئاستی لە سەدا 145 بەسەر کاڵا چینیەکاندا سەپاند بوو، ئێستا لەگەڵ شی تاوتوێی گەڕانەوە بۆ ئاستی لە سەدا 30 دەکات. ئامادەبوونی کەسایەتی وەک ئیلۆن مەسک و تیم کووک نیشانەی بایەخی واشنتۆن بوو بۆ کەمکردنەوەی کورتێنانی بازرگانی کە گەیشتووەتە 202 میلیارد دۆلار. پەکین بەڵێنی داوە دەرگاکانی واڵا بکات بۆ کڕینی فڕۆکەی بۆینگ و بەرووبوومە کشتوکاڵیەکان. لە بەرامبەریشدا داوای سوکردنی سزاکان لەسەر کەرتی تەکنەلۆژیا و نیمچە گەیەنەرەکان دەکات کە ئەمە وەک هەوڵێک بۆ ڕێگریکردن لە داڕمانی سیستمی بازرگانی جیهانی دەبینرێت. دۆسیەی ناوچەیی و ئاسایش بەشێکی هەستیاری دیکەی گفتوگۆکان بوو، بە تایبەت پرسی تایوان و ئێران. سەرۆکی چین جەختی کردەوە کە سربەخۆیی تایوان و ئاشتی پێکەوە کۆنابنەوە و داوای وەستاندنی گرێبەستە سەربازیە 11 میلیارد دۆلاریەکەی ئەمریکای کرد بۆ دوورگەکە. هەروەها دۆسیەی شەڕی ئێران و داخستنی گەروی هورمز کە کاریگەری گەورەی لەسەر نرخی وزە و بازاڕەکانی چین هەبووە. گفتوگۆی لەسەر کرا و واشنتۆن نیگەرانە لە کڕینی نەوتی ئێران لەلایەن چینەوە. بەڵام هەردوو لا گەیشتنە ئەو بڕوایی کە سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئۆکرانیا بۆ بەرژەوەندی هەردوو جەمسەرە ئابوووریەکە پێویستە و بە پێی وتەی بەرپرسێکی ئەمریکیش بۆ ڕۆیتەرز هەریەک لە واشنتۆن و پەکین لەسەر گرنگی هێشتنەوەی گەروی هورمز بە کراوەیی ڕێکەوتون. لە کەرتی تەکنەلۆژیادا ململانەی ژیری دەستکرد وەک جەنگی ساردی نوێ ناو دەبرێت کە ئەمریکا پەکین بە دزینی مافی خاوەندارەتی فیکری تۆمەتبار دەکات. لە کاتێکدا چین داوا دەکات ڕێگریەکان لەسەر هەناردەکردنی چیپە پێشکەوتوەکانی کۆمپانیای ئینڤیدیا بۆ وڵاتەکەی هەڵبگیرێن. هەردوولا لەسەر مەترسیەکانی بەکارهێنانی ژیری دەستکرد لە چەکە بایۆلۆژیەکان و هاکردنی ژێرخانەکان هاوڕابوون و پێشنیازی دروستکردنی هێڵی گەرمیان کرد بۆ ڕێگریکردن لە هەر هەڵەیەکی تەکنیکی کە ببێتە هۆی هەڵگیرسانی جەنگ. هەروەها پرسی مادەی فێنتانیل و ڕێگری لە قاچاقچێتی دەرمان وەک بەشێک لە مەرجە گومرگیەکان تاوتوێ کرا. چاودێران پێیان وایە ئەم لووتکەیە جۆرێک لە سەقامگیری کاتی بۆ جیهان دەگەڕێنێتەوە، هەرچەندە کێشە بنەڕەتیەکان بە تەواوی چارەسەر نەبوون، بەڵام گەیشتن بە ئامانجێکی هاوسەنگ لە گفتوگۆ بازرگانیەکاندا نیشانەی ئەوەیە کە هەردوو سەرۆک نایانەوێت جیهان بەرەو داڕمانی ئابووری بەرن. ترامپ بە دوای دەستکەوتێکدا دەگەڕێت بۆ هەڵبژاردنەکانی تشرینی دووەم و شی جینپینیش دەیەوێت گەشەی ئابووری وڵاتەکەی بپارێزێت. وەک چاودێرانی ئابووریش ئاماژەی پێدەدەن جیهانی دوای ئەم سەردەمە وەک پێشتر نابێت و هاوسەنگیەکان بەرەو نمونەیەکی نوێی پەیوەندی زلهێزەکان دەچن.